من حسن هەڵەبجەی خاوەنی کتێبخانەی شێخ ڕزای تاڵەبانی لە شقامی پیرەمێرد ساڵی 1986 دەستم کردەوە بە پشەی کتێبفرۆشتن لە لای بەریدەکە کە ئەوسا کتێبفرۆشەکان زۆربەی زۆریان لەوێ بوو. لە ساڵی 96ەوە لێرە کتێبخانەی شێخ ڕزای تاڵەبانی کردوەوە لە شقامی پیرەمێرد. بە پێی ئەوەی خۆم ئاگادارم من کۆنترینم ئێستا لە دنیای کتێبفرۆشتنە، نەک وەک مەکتەبە. کاک سەلاحی مەکتەبەی ژیان لە پێش من کتێبخانەی هەبووە، بەڵام لەمەوە پێش تەنها کاک عومەری کتێبخانەی سلێمانی لە پێش منەوە بووە، یعنی یەکێکم لە کتێبخانە کۆنەکانی سلێمانی هەست. دیارە کتێبخانەکەم شوێنەکەی بچووکە و دەبینن، بەڵام ژمارەیەکی زۆرم هەیە، بەڵام من مەخزەنی گەورەم هەیە، مەخزەنم هەیە و عنوانی زۆرم هەیە. من پێم وایە ئێستا ئەگەر بکەوینە منافەسەوە لەگەڵ کتێبخانە، هیچ کتێبخانەیە بەقەدەر من عنوانی کتێبی نییە. ئەتوانم بڵێم 100,000 عنوان کتێبم هەیە. جاران خەڵک عشقی بۆ کتێب هەبوو، جاران خەڵ نانی نە ئەخوارد بۆ ئەوەی ئەویست کتێب بکڕێ، کتێب بکڕێ. مەسەن بۆ نمونە من لە سەرەتا یەکەم کتێب لە ژیانمان کڕیومە و کتێبم جوانی هەڵەبجەی مامۆستا عەلی بێبەشە، ساڵی 1970 کڕیومە لە هەڵەبجە. ئەم کتێبە نرخەکەی ئێستاش لەسەرەتی 100 فلسی لەسەرە. من 20 دانە ڕۆژ پارەم کۆ کردەوە ئەنجا توانم یعنی ئێستا مناڵی هەژارترین کەس دەتوانێت دوو کتێبی وا بکڕێ ڕۆژانە بە ڕۆژانەکە، بەڵام بەراورد بە ساڵانی زوو خەڵک کەمتر نزیکن بەڕاستی لە کتێبەوە. ئەویش هۆکارەکەی بەڕاستی ئەوەیە، من هەمیشە گلەیەکە یەکەم لە دەوڵەت ئەەکەم، دووەم لە ڕاگەیاندن ئەەکەم، چکە بەڕاستی ڕاگەیاندن دەبێ گرنگی زۆر بە کتێبە. من نەبێتە ئەوەی وەسوی لە ڕوو کورسات زۆر گرنگی بە کتێبەدا. لە بیدایەتەوە من چەند بەرنامەم هەیە لە کورسات لەسەر کتێب، بەڵام کورت دنیایە کەناڵی هەیە، ناکرێ بە تەنها هەر کورسات لەسەر کتێب شتکە. حەقە تەلەڤیزیۆنەکانی تریش ئەو بەرنامانەی بۆ نان خواردنی ئەەکەن، ئەو بەرنامانەی بۆ قسەی بەتاڵ و ئەوانەی ئەەکەن، حەقە بەرنامەش بۆ کتێب بکەن. والله کاک محەممەد، طبعا من بە حکمی کتێبخانەکەم بە ناوی شێخ ڕزای تاڵەبانی و شێخ ڕزا بۆ خۆی مەزەری نوکتە و قسەی خۆش و ئەوانەیە. یعنی حەقە ئەوەندەی یادی هونەرمەندێکی لەگەڵ ڕێزم، هونەرمەند زۆر گەورەیە، هونەرمەندێکی بیدایی پێنەبوو، مەسەلەن ینی پێنەبوو مەبەستمەوەیە، نە ئاوازدانەرە، نە شاعیرە، نە ئەوەیە، ئەوەندە گرنگی بەمانە ئەدرێ، گرنگی بە شێخ حەمەی خاڵ بدرێ، گرنگی بە مەلا عەبدولکەریم مدەڕیس بدرێ، گرنگی بە مامۆستا ئیبراهیم ئەحمەد بدرێ، گرنگی بە پیرەمێرد بدرێ، گرنگی بە شاعیر و ناودارەکانی مەسەن بەرنامە لەسەر نالی بکرێ، بەرنامە لەسەر سالم بکرێ، بە گەنجی کورد لە تەلەڤیزیۆنەکانەوە خۆشەویستیان بۆ کتێب بۆ دروست بێ، ئەوە گرنگە. من بە حکمی ئەوەی وەکو عەرزم کردم، من کتێب فرۆشێکی کۆنی ئەم شارم، لەم شارە کۆمەڵێ کتێبخانەی عەریق و کۆنی ئەم شارم هاتووەتە لای من، ینی بە تەحەداوە ئێڵێم هیچ کەسێک لەو کتێبخانانە ئەمانەیان نەک نەیان ناسیون، نەیان بینیون، کتێبخانەکانیان نەبینەوە. مەسەن عومەر عەبدوڕەحیم کۆڵەبی کەسایەتێکی زۆر گەورە، ئەدیبێکی زۆر دیار، پیاوێکی زۆر ڕەفیقی مامۆستا ئیبراهیم ئەحمەد بوو. لە 900 جا لە ناو کتێبەکانی شتێکی زۆر جوان و دانسقە خۆزگەی سەلام وایە، شەهادەکەی جارێک لە کورساتی پیشانم ما، شەهادەکەی لە 933 ناجح الأول بووە لە پۆلی پێنجی سەرەتایی. کتێبخانەی ئەو پیاوە گەورەیەم کڕی، پڕ بوو لە کتێبی دانسقە و ئەنتیکە و ئەوانە. کتێبخانەی نوری وەشتیم کڕی، کتێبخانەی ئەحمەد دەنگەورەم کڕی، کتێبخانەکەی کە پرۆفسۆر محەممەد کەمال کە لە ئەوروپا بوو کتێبخانەکەیان لێرە فرۆش من کڕیمەوە. یعنی کتێبخانەی خەڵکی سانانا، کتێبخانەی خەڵکی پێبوو. ئێستا من ئێستش لەم تەمەنەما کە ئەچمە سەر کتێبخانەی ماڵێکە بیکڕم، یەکسەر ئەزانم ئەم کتێبخانەی ماڵێکە ئەدیبە، یعنی خەڵکێکی سانانی هاوی نییە لە خۆی کتێبی کڕی بێ لە بازاڕ و نەیزانی بێ چی کڕی بێ. مەسەن من کتێبخانەکەی مامۆستا عەبدوڕەحیم کڕی، کتێبێکی تیا نەبوو بڵێم ئەم کتێبە بە کەڵک نایە. ئەمە زۆر گرنگە ئەم نقطەیە. جا دوجاریش
جەنابی مام جەلال دیارە بیست بوویەوە کە من کتێبخانێکی ئاوا ئینم هەیەوانە کتێبخانەکەمی کڕیەوە کتێبخانەکەمی کڕیەوە نزیکی ئەو کاتە کتێبم کەم بوو کتێبم کەم بوو نزیکی 4,000-5,000 کتێبێ بوو بردیان بۆی بیرمێت کتێبی هەیکەلی زۆرتیا بوو محەممەد حەسەن هەیکل کە ئەو زۆر معجبی هەیکەل بوو وێنەیەکی هەیە لە دینەکان بینیوتان لە کەناڵەکان وێنەکە لە پشسەری جەنابیەوە ئەوە ڕۆحیشاد بێ کینەکانی هەیکەلداندا ئەو کتێبانە من پێ فرۆشتەوە ئەو مەکتەبەی من بوو ئەجا کتێبی دانسقشی زۆرتیا بوو کتێبەکان دامێ کاگێرش ماوە کاگێرش لەگەڵ خۆی بوو وتی ئاوا کتێبەکەی بەرز کردەوە پیشانی هێرشیا بوو توی هێرش ئەمە پڕەم لەمە تەمەنی مناڵە لە کوێی بۆ ئەمانە ئەمە کتێبانە ینی وتوی من ئەم کتێبە منیش نیمە ئەمە تیکەیتر کەس بەقەدەر من عاشقی کتێب نییە لە کووردا واقعەن واش وتی ئەمن ئەمەم نییە جا بۆ نمونەیەکێ لەو کتێبە دانسخانی کە لە کتێبخانەکەیە ڕۆحیشاد بێت بە ئەو فرۆشت کوردایەتەکەی خۆی ساڵی 59 لە سەیمانی بە ئۆفسێر ڕاکێشرا بوو ئەوم هین بوو مەسەلەن یەکێ لەو کتێبانە کە زۆر دانسخە بوو لەلام بیرەوەری شای ئێران لە لەندەن چاپ بوو ساڵی 58 لە لەندەن بە ئینگلیزی کەوتە لای ئەو کە فرۆشتم بە هاوڕێکی خۆمان ئەوڕێکەمان بە دیاری بۆ ئەوی برد یعنی وتی کە دامە دەستی وتی ئاوا ئەم دیوی کرد وتی من پێم وتم جنابی مام جەلال من بۆیە هەوڵم ماوە گەڕاوم کتێبێکە بۆ دۆزمەوە کەس نەیبێ وتی وەڵڵاهی واقعەن ئەمە شۆڕش کەس نیەتی بەڵام ئەمە چۆن ئەم برادرە لە ئەویش هۆکارەکە ئەوە بوو من کتێبخانە عەریقەکانم کڕی بوو هۆکارەکە من جاریش کەش لە شوێنی کەش ئەو قسەم کردووە هەمیشە ئەڵێم گەورەی وڵاتی هەر کەسە ئەگەر عاشقی کتێب بوو کتێب لە باڵایە ینی من بە تەمەنی خۆم تەمەنیشم کەم نییە من ێستا 6 ساڵم بە تەمەنی خۆم هیچ ڕۆژگارێک بەقەد ڕۆژگاری جەنابی مام جەلال کتێب باڵا نەبووە یعنی کتێب نرخی نەبووە ڕۆژگاری هەبوو کتێب مەسەن خەڵک وەزعی دارایشی وەکو ئێستا نەبووە بەڵام خەڵک هاتووە بە 1500 دیناری سویسریان داوە بە هەشت کتێبەکەی ڕشتەی مرواری علادین سەجادی جا ئەمە هۆکارەکەی ئەگەڕایەوە بۆی بەڕاستی جەنابی مام جەلال عاشقی کتێب بوو هەر کەسێکیش عشقی بۆ هەر شتێ بوو عشق جیایە لە حەز ئێستا خەڵ حەزی لە کتێبە بەس عشقی بۆ کتێب نییە ینی شتێکی تری هەر تایبەتت پێ بڵێ من لە خلالی ڕاوڕەکانمەوە اینم کردووە لە سوێکی ئاب لە قەڵاچۆلان کتێبخانەکەی جەنابی مام جەلال کە ویسبیان بڕۆن بۆ سەر سنوور شتیان حیمایەکان جانتاکانیان جلوشتی وایتەوتی جلەکانتان فڕێ بدەن من جلتان بۆ کڕمەوە بەس کتێبەکانم با نەفەوتێ ئەو برادرە بۆ منی باس کرد وتی کاک حەسەن نامیلکەیەکی ئاو هامان بەجێ نەهێشت هەموویمان برد کتێبخانەکەی مام جەلال وتی الحەمدولله کتێبەکانی نەفەوتن